ڕاهێنانی خێرابینیندا من کە ڕاهێنانی خێرابینینم کرد تەنها 2 لاپەڕەم توانی وەک سوپاس بۆ خوا دوای ئەم خولای لە هەماوەی 5 خولێکە خەتمێک و 10 بۆ 15 لاپەڕە ئەتوانم وە سوودێکی یەکجار زۆرم بینیوە بۆ زیادبوونی تەرکیزم. هەروەها لە دانانەوەی چار کاتژمێرەکەدا کە بۆماندانرا و پێش دەست پێکردنەکە توانیم تەنها 1 لاپەڕ و نیو لەبەر بکەم، بەڵام ئێستا لە ماوەی 2 بۆ 3 خولەک ئەتوانم 1 لاپەڕ و نیو لەبەر بکەم کە زۆر جیاواز بوو وەک لە سەرەتادا. لە لەبەرکردنی بیستنیدا زۆر بە ئاسایی دەتوانم شل لەبەرکەم لە ماوەی 3 خولەکدا لاپەڕێک دەتوانم لەبەر بکەم. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی گەورە و میهرەبان. من وەکو خوێندکار داهێن تاپۆلی دەی ئامادەیی بەشدار بووی گروپی G6 ئامادەی خولی چالاکردنەوەی مێشک و یادگا. خوێندکاری ئامادەیی هێڤیارم لە کۆیە، دانیشتووی قەزای کۆیە. من ڕاهێنانەکانم لەسەر قورئانی پیرۆز بووە کە وا بڕیاروا بوو ڕاهێنان لەسەر شتێکوین کە منیش قورئانی پیرۆزم هەڵبژار. ڕاهێنانی خێرابینیندا من کە ڕاهێنانی خێرابینینم کرد تەنها 2 لاپەڕەم توانی وەک سوپاس بۆ خوا دوای ئەم خولای لە هەماوەی 5 خولێکە خەتمێک و 10 بۆ 15 لاپەڕە ئەتوانم وە سوودێکی یەکجار زۆرم بینیوە بۆ زیادبوونی تەرکیزم. هەروەها لە دانانەوەی چار کاتژمێرەکەدا کە بۆماندانرا و پێش دەست پێکردنەکە توانیم تەنها 1 لاپەڕ و نیو لەبەر بکەم، بەڵام ئێستا لە ماوەی 2 بۆ 3 خولەک ئەتوانم 1 لاپەڕ و نیو لەبەر بکەم کە زۆر جیاواز بوو وەک لە سەرەتادا. هەروەها لە لەبەرکردنی بیستنیشدا کە ئەزمونێکی نوێ بوو بۆمان زۆر بەکەمی دەمتوانی شت لەبەر بکەم، بەڵام ئێستا لە لەبەرکردنی بیستنیدا زۆر بە ئاسایی دەتوانم شت لەبەرکەم لە ماوەی 3 خولەکدا لاپەڕێک دەتوانم لەبەر بکەم. و بۆ لەبەرکردنی هێما و ژمارە تێکەڵەکان کە زۆر ناخۆش بوو بۆم لەبەر نەدەکرا، پێشتر توانیم چادە ژمارە هێما بە تێکەڵی لەبەر بکەم، بەڵام ئێستا 35 بۆ 45 هێما و ژمارە دەتوانم لەبەر بکەم و زۆر لەلام ئاسانە و هیچ مشکلم لەگەڵی نییە. بەڕاستی من پێشی ئەوەی کە بەشدار بم توانای ئەمانم نەبوو، بەڵام ئێستا توانە و بەرەکانم زۆر بەرەوە پێشەوە چووە، سوپاس بۆخوا. بەڕاستی ئەو سیستەما خۆراکەی لەم خولە هەیە زۆر بەسوودە بۆ مێشک و یادگە کە دەتوانی کۆنتڕۆلی سیستەمی خۆراکی خۆت بکەی و کە ئەو خۆراکانەی زیانیان هەیە بۆ مێشک و یادگا. و بۆ وانە ڕاستەوخەکانی مامۆستا ئاوات و مامۆستا عەتای بەڕێز بەڕاستی زۆر شتیان لێوە فێر دەبی، تربێت و هەڵس و کەوت و زۆری قسەکردن و هەتا دوای و بێجگە لەو مۆتیڤیشن و گۆڕانی خۆکان و یارمەتیدەری کێشەکانە. و ستافی ئاوات ئەکادیمی بەڕاستی جێگەی ڕێز و ستایشە بۆ هەموو شتێک و هەر پرسیاری یارمەتیەکت بوێت بە زووترین کات وەڵامت دەدەنەوە و هەر سەرکەوت و سەرفراز بن. بۆ من سەرنجڕاکێشترین ڕاهێنانی خێرابینین و خێرابیستن بوون، زۆر بەچێژ بوو لام. و بۆ ڕاهێنانە ئیزافیەکان بەڕاستی یارمەتیدەری ئەو کەسانن کە دەیانوێت زیاتر پەرە بە ڕاهێنانەکان و ئامانجەکانیان بدەن. و لە کۆتاییدا پێشنیارم بۆ ئەو فێرخوازانەی کە دوو دڵن لە بەشداریکردن، من دڵنیایان دەکەمەوە و گرنگیان دەکەم کە بەڕاستی سوودی خۆی دەبێت و دەگەن بۆ ئاسایی کە بیان هەیە. و ئەگەر بڵێن دووبارە بەشدار دەکەیتەوە لەم خولە، ئەگەر کات بگەڕێتەوە بێگومان بەشداری دەکەمەوە. ئەم هەموو دەرەنجام و ئامانجانە بەڕاستی شایانی نرخەکەیەتی کە لە هیچ شوێنێکی تر نییە. دووبارە سپاس بۆ ئاوات ئەکادیمی، سپاس بۆ پەروەردەکردنی گەنجانی کورد.